بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت. بەردەوامین لە پێشکەشکردنی بەرنامەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا لەگەڵ هاوکارم جەلال محەممەد. بە دڵنیاییەوە هیوادارین لێرەوەکە هەرچی زۆر بەرنامەکانمان کۆتایی پێبێت، چونکە کۆتایی پێهاتنی بەرنامەکانمان مانای کۆنتڕۆڵکردن یاخود زاڵبوونە بەسەر ڤایرۆسەکەدا کە ئینشاءڵڵا بەم زوویە دەگاتە جێ. زۆر سپاس دکتۆر. سەرچینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. خۆشحاڵم کە ئەمڕۆژ لە خزمەتتانن بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆرۆنا کە خۆشبەختانە وەک دکتۆری هاوکارم دەڵێت بەرەبەرە خەریکە بە تایبەتی کۆرۆنا لە سلێمانی کۆنتڕۆڵ دەکرێت و بە تایبەتی لە پارێزگای دوهۆکیش تا دێت ئامارەکانی چاکبوونەوە بەرەو هەڵکشان دەچن لە پارێزگای دوهۆک و لە پارێزگای سلێمانی بە تایبەتی لە پارێزگای سلێمانی، چونکە ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی زیاتر بوو. دەستپێکی هەمیشە بەرنامەکەمان دەچینە لای داتاکانی جیهان بەگشتی، بە تایبەتی دەستپێک داتای جیهانەوە لەسەر داتای هەرێمی کوردستان زیاتر دەوەستین، چونکە خۆشبەختانە ئامارەکانی چاکبوونەوە زیاتر بوون. سەرەتا دەچمە لای داتای جیهان بە شێوەیەکی گشتی ئەگەر هاوکارم بکەن لەوەی کە بزانین لە ئێستادا کە 208 وڵات گیرۆدەی ڤایرۆسی کۆرۆنا بووە. لەم 208 وڵاتە ڕێژەی توشبوون لە جیهان بە شێوازێکی گشتی 1,490,986 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. لەو ڕێژەیەش 319,031 کەس چاک بوونەتەوە، 87,490 کەس گیانیان لەدەستداوە. لە دوای جیهان دەمەوێت بچمە سەر هەرێمی کوردستان بۆی کەوەی بۆ ئێمە زیاتر گرنگە داتاکانی هەرێمی کوردستانن. لە هەرێمی کوردستان ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا 309 کەسە، چاکبوونەوە 127 کە خۆشبەختانە کەمێک لەمە پێش 7 حاڵەت لە سلێمانی کە 6 حاڵە لە سلێمانی حاڵەتێکیش لە هەڵەبجە ڕاگەیەنراکە پاک بوونەتەوە لە ڤایرۆسی کۆرۆنا و 3 حاڵەتی مردنمان هەیە کە ئەم 3 حاڵەتی کە لە هەرێمی کوردستان بە هۆکاری ڤایرۆسی کۆرۆنا باز لەوە دەکرێت مردبن یاخود نەخۆشبەختانە ڤایرۆسی کۆرۆنا نەبووەتە هۆکاری مردنیان، بەڵکو لە دوایەوەی کە گیانیان لەدەستداوە دەرکەوتووە بەپێ پشکنینەکان کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون، بەڵام لە هەمان کاتدا هەم بەتەمەن بوون و هەم نەخۆشی درێژخایەنیان هەبووە. لە ناو کوردستانە دەچمە سەر پارێزگاکانی هەرێمی کوردستان. 4 پارێزگای سەرەکیمان هەیە: سلێمانی، هەولێر، دوهۆک و هەڵەبجە. لە هەولێر ڕێژەی توشبوون 158 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. لەو ڕێژەیە 22 کەس چاک بوونەتەوە و خۆشبەختانە لە هەولێر ڕێژەی حاڵەتی مردنمان تا ئێستا تۆمار نەکراوە. لە پاش هەولێر دەچمە پارێزگای سلێمانی. لە سلێمانی ڕێژەی توشبوون 116 حاڵەتە، بەڵام ڕێژەی چاکبوونەوە خۆشبەختانە 92 حاڵەتە، 3 حاڵەت گیان لە دەستدان هەبووە، نەک بۆهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بەڵکو هەڵگر بوون، بەڵام بۆهۆی نەخۆشی درێژخایەنەوە گیانیان لە دەستداوە. لە پاش سلێمانی دەچمە پارێزگای هەڵەبجە. لە هەڵەبجە 21 توشبوومان هەیە، 2 کەس چاک بوونەتەوە، کەمێک لەمە پێش خۆشبەختانە منداڵێک چاک بوویەوە بە کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو و حاڵەتی گیان لە دەستدانمان لە هەڵەبجە نییە خۆشبەختانە. لە پاش هەڵەبجە دەچمە پارێزگای دوهۆک. لە دوهۆک ئاماری هەم ڕێژەی توشبوون کەم بوو و هەم چاکبوونەوە زۆرە. لە دوهۆک کۆی گشتی توشبووان 15 حاڵەتی توشبوونمان هەبوو کە خۆشبەختانە 12 حاڵەتیان چاک بوونەتەوە، واتە لە دوهۆک ئێستا تەنها 3 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنامان هەیە کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و مابوونەوە، واتە بە شێوازی لە شێوازەکان ئەکتیڤ کۆرۆنا بن و خۆشبەختانە هیچ حاڵەتێکی گیان لە دەستدانمان لە دوهۆکدا نییە. ئەمە ئامارەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان بوو. دەچمە سەر عێراق. بابزانم بە شێوازێکی گشتی لە عێراقدا چەند حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنامان هەیە. لە عێراق توشبووەکان 1202 حاڵەتمان هەیە، چاکبوونەوە 452 حاڵەتی چاکبوونەوەمان هەیە، 69 حاڵەتی گیان لە دەستدانمان هەیە کە ئەگەر سەیری ئاماری چاکبوونەوەکان بکەین دکتۆر زۆر باشە. 452 حاڵەت لە 1202 حاڵەتە پێم وایە خەریکە 150 دەکات کە چاک دەبێتەوە و پێم وایە زۆر چاکە. لە پاش عێراق بابزانین ئەو وڵاتانە کامانن کە زۆرترین حاڵەتی توشبوون گیان لە دەستدان و چاکبوونەوەیان هەیە لە هەموو جیهاندا. دیارە بە دڵنیاییەوە ئەمریکا لە ڕیزبەندی یەکەمی وڵاتانی جیهاندایە. ڕێژەی توشبوون بە کۆرۆنا لە ئەمریکا 418 کەس و 418,410 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. چاکبوونەوە لە ئەمریکا
22184 حاڵەتە، مردن 14240 کەس بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە ئەمریکا گیانیان لەدەستداوە. لە پاش ئەمریکا کە ئێستا بزانین چە وڵاتێک لە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پاش ئەمریکا لە ڕیزبەندیەکەدا پێما ئیسپانیایە کە ئیسپانیا ڕێژەی توشبوونەکەی زیاترە، بەڵام بە کۆی گشتی ڕێژەی حاڵەتەکانی مردن بە کۆرۆنا لە هەموو جیهاندا ئیتالیا لە پێشەنگە. لە ئیسپانیا ڕێژەی توشبوون 146690 کەسە، ڕێژەی چاکبوونەوە 48021 کەسە، ڕێژەی مردن لە ئیسپانیا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە 14673 حاڵەتە. لە پاش ئیسپانیا دەچینە ئیتالیا. لە ئیتالیا زۆرترین ڕێژەی مردن بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە جیهاندا تۆمار کراوە. لە ئیتالیا 26491 کەس چاک بوونەتەوە لە کۆی توشبوانی 199422 و 17669 کەس گیانیان لەدەستداوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. دیارە پێشەنگ چین بوو، بەڵام لە ئێستادا هێشتا چین لە چوارەمی شانەماوە چوەتە پێنجەمین و شەشەمین وڵات. لە پاش ئیتالیا فەڕەنسا دێت. حاڵەتەکانی توشبوون لە فەڕەنسا زیاتر لە 112,000 توشببوومان هەیە، چاکبوونەوەکان 21,254 حاڵەتی چاکبوونەوەمان هەیە، مردن لە فەڕەنسا 10,869 حاڵەتمان هەیە. لە پاش فەڕەنسا ئەچینە لای ئەڵمانیا. ئەڵمانیا دیارە لە پێش چینیش کەوتووە لە ئێستادا، نزیک بە 30,000 کەس پێشچین کەوتووە لە حاڵەتەکانی توشبووندا. ڕێژەی توشبوون لە ئەڵمانیا 110,483 حاڵەتمان هەیە، ڕێژەی چاکبوونەوە 36,081 کەسمان هەیە، مردن بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە ئەڵمانیا 2183 کەسن. لە پاش ئەڵمانیا دیارە چین دێت. چین حاڵەتەکانی توشبوونی لە 81,802 کەسە. دکتۆر پێم وانییە لە ماوەی ئەم دوو هەفتەی ڕابردوودا چەند سەد کەسێکی کەم تەنها لە چین حاڵەتی توشبوونی بە کۆرۆنایان هەبووە. سەرنجی ژماری چاکبوونەوە و مردنیش بدەین، واتە ئەکتیڤ کەیس کەما بێتەوە ناگاتە 1000 کەیس لە وڵاتی ببنەوە. بەڵێ واتە ئێستا کەمتر لە 1000 کەس لە وڵاتی چین ماونەتەوە کە هەڵگری ڤایرۆسەکەن و چارەنووسیان دیاری نەکراوە ئایا دەمرن یاخود چاک دەبنەوە. زۆر باشە. لە چین 81,802 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، 77,279 چاک بوونەتەوە، 3,333 کەسیش لە چین کە لە مانگی 11 ساڵی ڕابردووە کۆرۆنا لە وڵاتە سەریاڵداوە گیانیان لەدەستداوە، نزیک بە 1000 کەیس ماون کە یەکلایی ببنەوە. لە پاش چین بابزانین چە وڵاتێک دێت؟ ئێران. لە پاش چین ئێرانی دراوسێمانە، ڕێژەی توشبوون لە ئێران بەراورد بە وڵاتانی دیکە ئەوروپا و ئەمریکا زۆر باشە، 64,586 حاڵەتمان هەیە، چاکبوونەوە 29,812، مردن نزیک دەبێتەوە بە 4,000 دەکاتە 3,993 حاڵەتی گیان لەدەستدانمان هەیە بۆی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران. لە پاش ئێران بەریتانیا دێت. بەریتانیا 6,773 حاڵەتی توشبوونمان هەیە، تەنها 135 حاڵەت چاک بوونەتەوە. دکتۆر ڕێژەکە زۆر کەمە. هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە بۆ لە بەریتانیا ڕێژەی چاکبوونەوە زۆر کەمە. ئەگەر سەرنج بدەین ڕێژەی مردنەکەیش 7,000ەوە تا ئەگەر 7,000 لەگەڵ ژماری چاکبوونەوە کۆ بکەینەوە ئەبێ لە توشببووی دەربکەین. واتە نزیکی تقریبان بە نزیکەی 52,000 کەس هێشتا چارەنووسیان یەکلایی نەبووەتەوە. وەک لە بەرنامەکانی پێشووتریش هەر ئاماژەمان پێداوە، هەرچەند بەڕاستی ئەمە جێگەی سەرنجە و وەڵامەکەشی پێویستە کەسانی پسپۆڕ و کەسانی کە نزیکن لە بارودۆخی نەخۆشەکانی UK و لە سیستەمی تەندروستیان، سیستەمی چارەسەریان و هەروەها لە ئەو بارودۆخی UK کە ئایا خەڵکەکانیان چه هۆکارێکیان تێدایە کە ئەوە بە ئاسانی دەمرن. ئەمە پێویستە بە شێوەیەکی دواتر جواب بدرێتەوە، بەڵام جارێ ژمارەکان هێشتا زووە 52,000یان ماوە کە یەکلا ببێتەوە. میوانێکیشمان دەبێت لە ڕێی سکایپەوە لە لێڤەرپولەوە بابزانین لەویش ئەو پرسیارە دەکەین کە بۆچی لە بەریتانیا حاڵەتەکانی چاکبوونەوە زۆر کەمە. لە پاش بەریتانیا دوایین وڵاتە کە دەمەوێت ئامارتان پێشکەش بکەم کە تورکیای دراوسێمانە. لە تورکیا 38,226 حاڵەتی توشبوون بە کۆرۆنامان هەیە، 1,846 حاڵەتی چاکبوونەوەمان هەیە، مردن 812 کەسە لە تورکیا کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە. تورکیا لە سەرەتاوە زۆرینەی وڵاتانی دراوسێمان توش بوون بە عێراقیشەوە، بەڵام تورکیا دواکەوت. بەڵێ جا ئایا پارێزراو بوو هۆکار ئەوە بوو جارێ تێستی ناکرد توشبووی هەبوو بەڵام
پێی نەزانی بوو یاخود مەسەلەکە مەسلەیەکی سیاسی و نیشانی نادا ئەویان ئێمە تەداخلی ناکەین بەڵام ئەوەی جێگەی تێبینێ ئێستا هاتووەتە ڕیزبەندەکانی پێشەوە لە کاتێکدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڤایرۆسەکە بڵاو بووبوویەوە هێشتا هیچ کەسێکی تۆمار نەکرد بوو. ئەمڕۆ یەکێک لە دوێنێکی لە ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی باستەوەکان نزیک بە 175 توشبانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێرانن. واتە دەبێت بەشێکیشان دابشکەی لەگەڵ تورکیایە چونکە بەرەبەر ڕێژەکەی تورکیاش بەرز دەبێت. بەدڵنیاوە هاوسنووریشنەوە هۆکارێکی دیکەیە. لە چاو تورکیا و ئێرانیشا دەتوانین بڵێن ئێمە پاشاین. تا ئێستا سواز بەخوا پارێزراوین. الحەمدولایە ئینشەڵڵا هەر پارێزراوە دەبین. بینەرانی عەزیز لە ڕێگەی سکایپەوە میوانێکی تایبەتمان دەبێت لە لێڤەرپول لە بەریتانیاوە بۆی کە قسە و گفتوگۆ لەسەرەوە بکەین کە ئایا دۆخی بەریتانیا چۆنە لە هەمان کاتا میوانێکی تایبەتترمان دەبێت لە ستۆدیۆکانمان لێرە لە سلێمانی کە قسە و گفتوگۆ زیاتر لەسەر ڤایرۆسی کۆرۆنا دەکەین بە تایبەتی دکتۆر پرسیارەکانی من بۆ میوانی دووەمم زیاتر ڕەنگە دیوە سیاسیەکە بێ و ئایا ڤایرۆسی کۆرۆنا ئێستا قسەی زۆر لەسەر چین دەکرێت. چین دەوترێت دەرکەوتووە کە دەستی چینیشی تیا بووە بە تایبەتی هۆکارەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ئیدی دوای دێمەلات بۆی کە بزانم تا چەندە ینی توێژینەوە پزیشکیەکان زانستیەکان ئەمە پشڕاست دەکەنەوە کە لەگەڵ من زیاتر تەداخلی و بوارە ناکەم کە تۆ زیاتر پرسیاری لەکەی ئەمە ئینشاءڵڵا لە ڕووی تەندروستی و زانستی و باسی زۆر باشە. پێشوێ بچمە لای میوانەکەم لە لێڤەرپولەوە لە سلێمانیەوە پەیامنێرمان ڕامیار عوسمانم لەگەڵە. ڕامیار ئەگەر گوێت لێمە سڵاوی خوا لێبێت دەمەوێت بزانم زانیاری خۆش هەواڵی خۆش چیت لایە لە سلێمانی کە بە تایبەتی ئامارەکان باز لە چاکبوونەوە دەکەن. لە سلێمانی حاڵەتەکانی چاکبوونەوە چۆنە ئەگەر بکرێ زانیاری لابێ بۆمان بخەیتە ڕوو بۆ ئێمە بە بینەران سپاس دەکەین. سڵاوی خواتان لێبێ دیارە هەواڵی خۆش لە سلێمانی ئەوەیە کەمێک بەر لە ئێستا بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ڕایگەیاند کە 7 حاڵەتی دیکەی توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی چاک بوونەوە وای ئەوەی کە چارەسەری پێویستیان وەرگرت هەروایە کە نەخۆشخانە لێبەرەوە ژیانی ئاسایی خۆیان. دەمەوێت ینی ئەوە ڕابگەێنم تا ئێستا لە شاری سلێمانی ینی بەکۆی ئەو نەخۆشانی کە لە شاری سلێمانی لە نەخۆشخانەکانی تابێت بە چارەسەری کۆرۆنا ینی چارەسەریان وەرگرتووە ژمارەیان 136 نەخۆش بووە کە بڵین دەربەنی خان و هەڵەبجە و چەمچەماڵ و ئەوانەشی تیا بوون تەنها نەخۆشی سەنتەری پارێزگای سلێمانی نەبوون. لە کۆی ئەو 136 نەخۆشەکە تا ئێستا هەبووە لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆناوە هاتنی بۆ هەرێمی کوردستان تا ئێستا 87 کەس چاک بوونەتەوە بە تەواوی وەگەڕانەوەتەوە نێو خانەوادەکانیان وە ئەمڕۆژ کەمێک بەر لە ئێستاش حەوت توشبووی دیکە چاک بوویەوە بە کۆی سەرجەمی ینی 94 کەس ئێستا چاک بوونەتەوە گەڕانەوە ژیانی ئاسایی خۆیان و لە ئێستادا لە نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەری کۆرۆنا ژمارەیەکی زۆر کەم ماون کە چارەسەر ئێستاش لەژێر چارەسەران ئەوانی کە چارەسەر وەردەگرن باری تەندروستیان بە تەواوی جێگیرە و هیچ گرفتێکیان نییە پشتیوان بەخوا ینی ئەوەی کە هەیە دەوترێت ئەوانش لە چەڕۆژی ئایندا چارەسەرەکانیان وەردەگرن و دەگەڕێنەوە نێو خانەوادەکانیان. دۆخی هاتوچۆی سلێمانی بەرەبەر خەریکە ئاساییە بێتەوە ئەوەی کە دەبینین لە پشتمەوە خەڵک ئێستاش کە دێنە دەرەوە ینی تا ئەندازێکی زۆر هێزە ئەمنیەکان کار ئاسانیەکەن بەتایبەت بۆ کەسانی کە ئیشکارێکی تایبەتیان هەیە. ئەوەش بەهۆی ئەوەیە کە دۆخی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یان تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی بەرەو جێگیربوون دەڕوا بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیش ئەوەی ڕاگەیاندووە کە لە دوای 15 چوارەوە هەواڵی دڵخۆشکە ڕادەگەێنن. هەواڵە دڵخۆشکەکەش بێگومان ئەوە دەبێت کە قەدەقەی هاتوچۆ تا ئەندازەیەکی زۆر ئاسایی دەبێتەوە خەڵکی دەتوانن ژیانی ئاسایی خۆیان دەست پێ بکەنەوە. ئەوەش بە هەوڵەماندبوونی هەموو لە یەکدێ بەتایبەت تیمە تەندروستیەکان کە توانیویانە ڕۆڵیان هەبێت چارەسەرکردنی ئەو نەخۆشانی کە دەچنە نەخۆشخانەکانەوە. وارە ئەمڕۆ دکتۆر هێرش بەڕێوەبەری سەنتەری بەڕێوەبەری نەخۆشخانەی سەرچنار کە تایبەت بوو بە ڤایرۆسی کۆرۆنا یان چارەسەری ئەو کەسانی کە ڤایرۆسی کۆرۆنایان هەبوو لێ ڕاگەیاندم یەکێک لەو نەخۆشخانەی کە باری تەندروستی زۆر ناجێگیر بوو توانیان پلازمای خوێنی یەکێک لە چاکبووەکانی ڤایرۆسی کۆرۆنای بۆ بەکار بهێنن و دۆخی تەندروستی بە شێوەیەکی زۆر باش جێگیر بوویەوە وەگەڕایەوە ماڵەوە ینی ژیانی ئاسایی خۆی دەست پێکردەوە. ئەوەش ینی ئەوە دەگەێنێت کە لە سلێمانی توانراوە پلازمای خوێنی چاکبووەکان بەکار بێنن بۆ کەسانی کە دۆخی تەندروستیان ناجێگیرە و هەروەها
ئێستا سنتەری چارەسەری کۆرۆنا ئەوەی سەرچنار هیچ نەخۆشێکی تیان نەماوە ئەوەی کە هەیە تەنها لە نەخۆشخانەی شەهید ئاسۆن کە ژمارەیان کەمە و پێشبینی دەکرێت ئەوانی لە چەند ڕۆژی ئایندا پشتیوان بەخوا باری تەندروستیان جێگیر بێتەوە و بگەڕێنەوە نێو خانەوادەکانیان. ئەگەر زانیاری هیچ هەیە سەبارەت بەوەی حکوومەتی هەرێمی کوردستان یا بەتایبەت حکوومەتی خۆجێی سلێمانی ڕێکارەکانی هاتوچۆ یاخود قەدەغا پێداویستی هاوڵاتیان گۆڕانکاری تێدا بکا بەهۆی ئەوەی کە تا ڕادەیەک نەخۆشەکان کەم بوونەتەوە و وەک خۆت وتت بەرەو کۆنتترۆل دەڕوات؟ دکتۆر هاوکار ئەوەی کە زانیاری هەبێت لە ئێمەوە من لەگەڵ پارێزگاری سلێمانی و قایمقامێتی سلێمانی قسەم کردووە و هاوکات پارێزگاری سلێمانی چەند ڕۆژێک بەر لە ئێستاش لە کەناڵی پێیان ئەوەی ڕاگەیان کە دەسەڵاتیان پێدراوە کە سیستەمی مرکزیەت جێبەجێ بکرێت لە پارێزگاکانە بەڕەچاوکردنی ئەوەی کە لە پارێزگای سلێمانی دۆخەکە ئاساییە دەتوانرێت یعنی دەسەڵاتەکانی پارێزگار و ئەمانە بەکار بهێنرێ و دۆخی سلێمانی ئاسایی بکرێتەوە ئەگەر بێت و حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی لە چەند ڕۆژی ئایندا تۆمار نەکرێن و دەچێت کە بە هەمان شێوەش بێت چونکە وەکو ئاماژە پێکرد ینی دەسەڵاتەکان بە پارێزگاکان درراوە پارێزگارەکان درراوە کە دۆخی شارەکان جێگیر بێ دەتوانن حاڵ ئەوەی کە هەیە ڕای بگێنن بەنمونە ئێستا لە شاری هەولێر ڕۆژ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت بۆ هەواڵە دڵخۆشکارەکانت بۆ هیوایی کە هەرچی زووە لە پارێزگای هەولێر و باقی پارێزگاکانی تر و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان بە تایبەتی و بەگشتی عراقیش و هەواڵە خۆشانە گوێبیستیابین و هەرچی زووە ئامارەکانی چاکبوونەوە لە ڤایرۆسی کۆرۆنا و پاکبوونی توش بووەکان بەرزتر ببنەوە و ئەم دۆخە تێپەڕێنین. دکتۆر دەچینە لای هەندێک توێژینەوەی تازە و زانیاری پزیشکیەکان چی هەیە؟ زۆر باشە ئەوەی کە ئامادەم کردووە ئەمڕۆ باسی بکەم بەڕاستی ئەم شەو ببوورە ئەگەر هاوکارانم لەسەر شاشەکە پیشانی بدەن ڕۆژنامەی دە گاردیانی بەریتانی کە ڕۆژنامەیەکی بڵێن بەناوبانگە توێژینەوەیەکی ئەنجام داوە توێژینەوەکە لە بڵێن ببورن توێژینەوەکە لەو ڕۆژنامەیە بڵاو بووەتەوە لە ئەمریکا ئەنجام درراوە ئەم توێژینەوەی باز لە چی دەکات وەک لە شاشەکە دیارە باز لە لینکێک دەکات لە نێوان پیسبوونی ژینگە هەروەها ڕێژەی مردن بە کۆرۆنا ڤایرۆس توێژینەوەکە کە لەسەر ژمارێکی زۆر نەخۆش و بە کاتێکی زۆری پێچوە باز لەوە دەکات پیسبوونی ژینگە ئەگەر تەنانەت یەک دەنگ کۆڵی بچووک لە مەترێک سێجایی ژینگەدا هەبێت ئەڵێ ڕێژەی مردن بەهۆی کۆرۆنا ڤایرۆس لە 13 زیاد دەکات وەک لە بەرنامەکانی پێشووتریش باسمان کردو ئەمانە تەنها توێژینەوەن واتە ناتوانین بیان کەینە زانست توێژینەوە کاتێ دەبێتە زانست بە کۆمەڵی قۆناغی زۆردا جێگیر ببێ پاڵپشتی دیکەی هەبێت تاوەکو لە کۆتاییدا کۆنفایرمە بێ و دەبێتە زانست بەڵام ئەمە تا ئێستا توێژینەوەی و قسەی لەسەر دەکرێت زانەکانی توێژینەوەکە چەند بەڵگەیەکیان بۆ قسەکەی خۆیان هێناوەتەوە کە ئێر پۆلیوشن بڵێن پیسبوونی ژینگە پەیوەندی بە مردنی زۆری کۆرۆنا ڤایرۆسەوە هەیە یەکێک لەوانە ئۆڵرێدی بە شێوەیەکی گشتی ئەمە دەزانین پیسبوونی ژینگە کار لە سیەکانمان دەکات سیەکانمان تووشی کۆمەڵی گرفت دەکات نەک هەر بۆ کۆرۆنا ڤایرۆس بەڵکو بۆ زۆرینەی نەخۆشەکانی دیکە کە تووشی سیەکانمان دەبێت کەمتر بەرگە بگرین توێژینەوەکە دەری خستووە ئەڵێ پیسبوونی ژینگە ئەگەر بۆ نەخۆشەکانی دیکە یەک جار مەترسید بۆ دروست بکە ئەوە لە کۆرۆنا ڤایرۆسدا 20 هێندە لە نەخۆشەکانی دیکە مەترسی مردنمان دێدڕێتمان بەرز دەکاتەوە هەروەها کۆرۆنا ڤایرۆس کە ناسرا بوو بە سارس کە ئێستا ئەم کۆرۆنا ڤایرۆسە نوێ بە سارس کۆڤ-2 ناسراوە لە ساڵی 2003 بە هەمان شێوە لەو کاتێش توێژینەوە ئەنجام درراوە باز لەوە کراوەکە لەو کاتێش توێژینەوەکان دەریان خستووە و کەسانی کە بە سارس مردوون لە ساڵی 2003 زیاتر لەو جێگایانە بوون کە پیسبوونی ژینگەی تێدا بووە بەڵگەیەکی دیکەی زانکانی توێژینەوەکە بریتە لە باکووری ئیتالیا کە خۆیان حکوومەتی ئیتالیا بە ڕسمی ڕایگەیاندووە ئێمە باکووری ئیتالیامان لە ڕووی پیشەسازی و پیسبوونەوە لە بەرزترین ئاسدایە و هەروەها ئەنجامەکانیش پێمان دەڵێت کە زۆرترین کەس لە باکووری ئیتالیا گیانە لەدەستداوە زۆر باشە کەواتە مادام پێوەستە بەژنیکەوە دکتۆر خۆژینگە ئێمە پاک و خاوێن بووە لە ڕابردوودا ئێستامە کاریگەری هەیە لەسەرەوە کە ئێستا زیاتر بەرگە بگرین چونکە زانست تا ڕادێک هەستیارە بیرروڕاو لێکدانەوە جیایە لە زانست ئێمە دەڵێن ڕەنگە ئەمە یەکێک بێت لە لێکدانەوەکان کە خۆمان دەزانین لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان بە تایبەتی لە ڕووی پیشەسازی و چڕی دانیشتوانی کەمترە وەک لە وڵاتانی ئەوروپا کە ئەمە ڕەنگە جیاوازێکی دیکە بێت زۆر باشە دەچمە لای میوانەکەم لە لیڤەرپولەوە کە لە ڕێگەی سکایپەوە میوانێکمان لەگەڵایە گەر میوانەکەمان ئامادە بێت بە ڕێز کاک هەربی حەسیب
شارەزا لە ئابووری سیاسی کە دیارە هێشتا میوانەکەم لە بەردەست نییە بەڵام لێرە لە ستۆدیۆ میوانێکی بەڕێزمانێک کە ویش بەڕێز دکتۆر بەهرۆس مەحموود جاف مامۆستای زانکۆ سەرۆکی بەشی بایۆلۆجی کۆلێژی پەروەردە دکتۆریان زۆر سپاس بەوە دەرفەتە یاخوا بەخێر بێت. عزیزمەنداوی دکتۆر سەرەتا دەبێت ببووری کە بەو شێوازیە نامێنێتە ستۆدیۆ زۆر سپاس دەکەین. بۆەوەی بەڕێز دکتۆر بەهرۆس بە بینەرانی خۆشەویست بناسێنین بەڕێزیان بڵێن کۆلێجی بایۆلۆجی تەواو کردو هەروەها پاشان ماستەری لە مایکرۆبیال جێنەتیکس بۆ ماوەزانی میکرۆبەکان هێناوە پاشان دکتۆرای لە مۆلیکولەر مایکرۆبایۆلۆجی یاخود مایکرۆبایۆلۆجی گردی هەیە و ئێستا سەرۆکی بەشی بایۆلۆجی کۆلێجی پەروەردەی زانکۆی سلێمانیە. بەپێی پسپۆڕیەکانی کاک دکتۆر بێ ئێستا بەکتریا ڤایرۆسەکان باش دەناسێ. بۆیە ئێمەش لەو ڕوانگەیەوە بانمان کردووە کە دوایین زانیاریەکان لەسەر کۆڕۆنا باس بکەین. دکتۆر تازەترین زانیاری لەسەر کۆرۆنا ڤایرۆس چی هەیە؟ کۆرۆنا ڤایرۆس بە خێرایی بڵاوە بێتەوە بە تایبەت لە وڵاتە پێشکەوتووەکانە. دیارە لەوێ ڕسک فاکتەر ینی هۆکارە مەترسیەکان زۆرن کەوا ئەکەن بە زۆری بڵاو ئەبێتەوە. ڕەنگە هۆکارەکە بەشێکی تایبەتە بە خودی ستایلی ژیانی کەسەکانە و بەشێکیشی پەیوەندی بە کۆمەڵگەیە ژیانی کۆمەڵگەیە بەگشتی شێوازی بیناکانیان شێوازی بازرگانیەکانیانە و بازرگانیەکەیان نەوەستاوە وەکو لای خۆمان یعنی بە بەردەوامی جوڵەی فڕۆکەکان و با بڵێن جوڵەی بازرگانی بەردەوامە چونکە ناتوانن لەوێ بوەستن. سەرە ڕای هەندێک هۆکار کە ئینترنسکە تایبەت بە خەڵکەکەیە یعنی کە پەیوەندی بە تەندروستی هەناسەوە هەیە. زۆر باشە دکتۆر بەهرۆس چی وای کردووە ئەگەر سەرەتا باز لەوە بکەین ئەم ڤایرۆسە هێندە بە خێرایی بڵاو بێتەوە کە جەنابەت ڕەنگە لە ڕووی مۆلیکولەر بایۆلۆژیەوە ئەگەر وەسفێکی ڤایرۆسەکەمان بۆ بکەیت چی وای کردووە کە ئێمە پێشووتر دیومانە چەندین ڤایرۆس چەندین بەکتریا بڵاو بۆتەوە بەڵام پاش ماوەیەکی دیاریکرا و کۆنتڕۆڵ کراوە یاخود چارەسەر و ڤاکسینی بۆ دۆزراوەتەوە. ئەو سیفەتانە چین کە لە کۆڕۆنا ڤایرۆسدا هەن وای کردووە بەم شێوەیە جیهانی بەخۆیەوە گیرۆ دەکرد؟ بەڵێ ڤایرۆس زۆر بشکۆلەیە لە فلتەرەکانە تێپەڕە بێت. ڤایرۆسی بەکتریا هەیە تایبەتە بە بەکتریا ڤایرۆس هەیە بۆ کەڕۆ ڤایرۆس هەیە بۆ ئاژەڵەوە هەروەها ڤایرۆسیش تایبەت بە درەختەوە هەیە. بەنسبەت ئەوەی کە تووشی مرۆڤەکە ئەوەی تووشی ئاژەڵەکە یان مرۆڤ بەشێکە لە مەملەکەتی ئاژەڵ با بڕی. ڤایرۆس پێک هاتووە لە ترشێکی ناوکی یا RNA یا DNA ئەمە RNA تاکە دەزوویەکی RNA ئەم تاکە دەزووە وەکو کرۆمۆسۆمی مرۆڤ و ئەپێچرێتەوە بە پرۆتینێک وەکو ئەم پرۆتینەیش ئەوەها بە شێوەیەکی لولپێچی ڕێک ئەخرێت ئەنجا پاشان چواردەوری خۆی ئەگرێ بە بەشێک لە پەردەی خانەکەی لە پەردەی خانەخوێەکە کە تایەتی کە خۆی زیاد ئەکات. ئینجا شتێکیشی بۆ خۆی دروستەکە ئەو دڕکانەی کە لەو پەردەیەوە ئاوەها دەرئەچن بەهۆی ئەو دڕکانەوە ئەتوانێت خانەی دیکە بناسێت. ئالێرە دوو حاڵەت هەیە کە ڤایرۆسی کۆرۆنا ئەم کۆرۆنای تازەکە ئێمە پێڵێن SARS-CoV-2 ئەوەی کە ئێستا هەیە کە نەخۆشیەکە ناوی COVID-19 ئەم دوو خەسڵەتی هەیە. یەکەمیان ئەو دڕکانەی ئەتوانن بە ئاسانی خانەکان بناسن. پرۆتینێک هەیە لەسەر خانەکانە پێشوازی ئەکا لەم دڕکانەیە ئەیان ناسێت. ئەمە بە شوەیەکی باش ئەناسرێن وەکو ئەوەکانی تر نییە. یعنی ڕێژەی با بڵێن تێکڕای ناسینەوەکەی زۆرترە. خاصڵەتی تری بەباشی ئەتوانێت کۆنتڕۆڵی خانەخوێەکە بکە و خۆی زیاد بکە. بە خێرا توانێت خۆی زیاد کات دەنگێکی زۆری لە خۆی دروستەکە لە ڤایرۆسەکەەوە بڵاوی پێئەکە و بە ڕێگەی پژمین و ئەمانە زیاتر لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگوازرێت. زۆر باشە دکتۆر تەوان من پرسیاری ترم هەیە لەسەر بەتابەتی شێوازی گواستنەوەکەی بەڵام میوانەکەی بەریتانیا مامادەیە من نەمەوێت بزانم لە بەریتانیا بارودۆخ چۆنە بە ئیجازەت دەچین لای میوانەکەمان لە
بەریتانیاوە کە ئەویش بەڕێز کاک حەسیب سڵاوی خوارد لێ بێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەوەی کە کاتێک کە ئامارەکانم پێشکەشکردن چاکبوونەوە لە بەریتانیا زۆر جێگەی پرسیار بوو بۆچی کاک هەردی بووبوورە بۆچی لە بەریتانیا ئامارەکانی چاکبوونەوە 135 کەسە بەراورد بە گیان لە دەستدان زۆرە بەراورد بە توشبوون زۆرە ئەگەرچی ڕەنگە پرسیارەکە زیاتر پزیشکی بەوە جەناب اختصاصت لە ئابووری سیاسی هەیە بەڵام هۆکار چی ئەوەندەی کە دەنگۆ هەیە یا زانیاریە گشتیەکان هەن هۆکارەکان چین کە ڕێژەی چاکبوونەوە لە بەریتانیا زۆر کەمە. بەڵێ سپاس ئێوەش سلااوتان لەبێت سلااو لە بینەرانی بەڕێستان وڵاوەک بەڕێز دامەژە توێکرد دیارە پرسیارەکە پرسیارێکی پزیشکیە ئەوەش پسپۆری من نییە بەڵام بە گوێرەی زانیاری من بۆ وەڵامی هەڵان نەدەم زانیاری هەڵام دەمە بینەرانی خۆشەویست یەکێک لە هۆکارەکان بەڕای من ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە بەریتانیا تۆمارکردنی حاڵەتەکان بە ڕێژەیەکی بەرچاو تۆزە داخێرتر بوو لە چاو وڵاتانی مەسەلەن ئیتالیا و ئیسپانیا و چایناوە ئەگەر ئێمە سیر بکەین بە گوێرەی بڵێن ئەو ستاتستیکانی کە تا ئێستا بڵاوکرێنەوە بە زۆری لە دوای دەی سێوە بە شێوەیەکی زۆر کەیسەکانی بەریتانیا بەرچاو بڵێن دەرکەوتن عادەتەن ئەمەش وەکو دیارە 2 هەفتە بەلانی کەمەوە بەرەو ژووری ئەوێت تاوەکو بە یەکلاکەرەوانە بڕار بدرێکم کە حاڵەتانە چابوونەوە ئێستا لە ئێستا بە دواوە پێم وایە حاڵەتی چابوونەوە احتیمالە بەرەو زیاتر بوون بچێت لە ئێستا بەدواوە هۆکاری تر ئەگەڕێتەوە بەڕاستی بۆ پێم وایە شێوازی ژیانی یاخود چۆن لایف ستایلی عامی خەڵک ئەویش کە ئەوەیە خەڵکانێکی تاوەکو ڕێژەی خەڵەوی هەبێت یاخود نەخۆشی درێژخایەن هەبێت تەسیراتی زیاتری لەسەر سیستمی بەرگیری و ئیمون سیستەمی خەڵکی هەیە ئەو کاتە بڵێن ڕێژەی مردنیش زیاتر هەبێت بە بۆنەی ئەوە کە خەڵکێک ڕێژەی خەڵەوی زۆرە یاخود ڕێژەی نەخۆشی درێژخایەن زۆرە بەرگیری لەشی ئەو خەڵکانە کەمە لە ئەنجامە مەترسیەکە زیاترە بۆ سەران و ڕێژەی مردن لە بەرامبەرەوە زیاد دەکات. زۆر باشە کاک حەسیب بەڵێ سەبارەت بە ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و بەکارهێنانی دەرمانە جیاوازەکان کە هەمویان زیانیان بۆ تەندروستی هەیە زۆر باز لەوە دەکرێت کە ڕەنگە یەکێک بێ لە هۆکارانی وڵاتانی ئەوروپا زیاتر گیرۆدەن بە مردن بەهۆی ڤایرۆسەکەەوە تۆ کە لەوێ دەژیت بە پێی زانیاری جەنابەت ئایا تا چەندە بەکارهێنانی مادەکان بڵاوەوە کەسانێکی زۆر ئالوودەن بۆ مادانە؟ بەڵێ لە ڕاستیە مادە کحولیەکان مەشروبات و جگەرەکێشان و مادە هۆشبەرەکانیش بەگشتی کاریگەری زۆری نەرێنیان هەیە لەسەر سیستەمی بەرگیری و ئەوەش یەکێکە لەو حاڵەتانی کە لە بەریتانیا بەڵێ فعلی تازەترین ئامار کە من لە گاردیانە ئەمڕۆ بینیم یەکێک لەو هۆکارانەی کە تەسیری سلبی هەبووە بریتە لە مەسەلەی خواردنەوە کحولیەکان خواردنەوەی مەشروباتی کحولی کە تەسیرێکی نەرێنی هەیە ئەوەش وەکو وتت بەڵێ فعلەن یەکێکە لە هۆکارەکان و بەریتانیاش شێوازی ژیانی خەڵکی بەریتانی وەک بەعام تقریبا ئەوروپا و من ضمنها بەریتانیا ئەوەیە بەڵێ بەتاکید بە تایبەتی وەکو لایف ستایل و شێواز ژیانە بەشێکی زۆری بریتە لە خواردنەوەی مەشروب و خواردنەوە کحولیەکان کە بە دڵنیاییەوە تەسیری نەرێنی لەسەر کاک هەردی با پرسیارێکی تایبەت بە پسپۆڕەکەی خۆت لێ بکەم کە قوتابی ماستەر لە ئابووری سیاسی باز لەوە دەکەن لەبەرەوەی کە بەریتانیا درەنگ کەوتە خۆی لەبەرەوەی ئامارەکانی توشبوونی لە پڕبەرز بوونەوە لەبەرەوەی نەیدەویست قەدەغی هاتوچۆ داخستنی کارگە و پیشەسازیەکان ڕابگرێت لەبەر ئابوووریەکە ئایا ئەمە تا چەندە ڕاستە و ئایا زیانی ئابووری ڕاستە بەم ڤایرۆسا زیانی ئابووری بەرهەموو وڵاتان کەوتووە بەڵام زیان ئابوووریەکەی بەریتانیا لە ئێستادا چۆنە و لە هەمان کاتە لە ڕووی ئابووریەوە چۆن خزمەتی بە هاوڵاتیەکانی دەکات؟ بەڵێ خۆی گومانیتیان نییە ئەوەی وەڵامی بەریتانیا وەکو لایانی حکومی بۆ ئەم ڤایرۆسە لە چاو هەندێک لە وڵاتانی ترە دواکەوت و بۆ جێ ڕەخنەش هەتا حاڵەت گەیشت ئەوەی کە ڕێکخراوی WHO بە هۆشداریدا ئەم تێگەیشتنە فعلەن تێگەیشتنێکی اقتصادیانە بوو لە سەرەتاوە کە سەرچاوەگرتو بوو لە ڕاوێژکارەکانی سەرۆکوەزیران و بە تایبەتیش گەورە ڕاوێژکاری کە دۆمینیک کەمینگسە کە
ویستیان بە شێوازێک بەرەنگاری ئەم ڤایرۆسە بنەوانەیە کە کەمترین زیان بە سیستەمی ئابووری بەریتانیا بگەێنێ ئەوش بریتی بوو لە مەسلەی هێرد ئیمیونیتی بەرگری قاطع بە عەرەبی یاخود چاودێری کراوە کە بتوان بە شێوازێک بەدەم بڵێن بەرگری لە ئەم ڤایرۆسە دروست بێت لە ناو خەڵکیە کە پێویست نەکات لە سەرەتاوە دامۆزگا فەرمیەکان دابخرێت قوتابخانەکان دابخرێت تیجارەت و بزنس و بازرگانی بوەستێت تاوەکو کەمترین زیانی بۆ لایانی اقتصادی هەبێت دیارەکە لە ڕووی پزیشکیەوە ئەو ئەنجامێکی نەرێنی هەبوو و خەڵکانی پسپۆری پزیشکی زۆر سەرکۆنەی حکوومەتیان کرد لەو بوارەیە ناچار بوون ئەم جارە بەڕەسمی کۆمەڵێک پلانی جددیتر بێن نەپێشەوە کە بریتی بوو لە ڕاوەستاندنی مەکتەبەکان قوتابخانەکان و دامۆزگا ڕسمیەکان و ڕاگررتنی هاتوچۆ لە ناوخۆی شارەکانە و داخستنی هەموو ئەو شوێنکارانەی کە ڕاستەوخۆ زۆر باشەکە گردی ئەگەر زۆر بە کورتی چکە دەرفەتێکی وامان نەماوە بزانم لە ئێستادا لە ڕووی ئابووریەوە چۆن خزمەتی هاوڵاتیەکانی دەکا وڵاتی بەریتانیا بەڵێ ئەمەیان تقریبا لە دوو بڵێن دوو شەپۆل دوو بڵێن دوو خۆناغا کرا خۆناغی یەکەم لە هەفتەی سێیە یەکەم بەرنامەی حکوومەت ڕاگەێنران لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی ئابووریەوە بریتی بوو لە تەرخانکردنی 330 بلیۆن یاخود بڵێن 330 بلیۆن پاوەند بۆ بەرەنگاربوونەوە ئەمەش دابەش بوو بەسەر چەند شێوازێک یاخود چەند بەشێکە یەکێک لە بەشە هەرە دیارەکانی بریتی بلەوە کە 12 بلیۆن لەو پارەیە بدرێتە کەرتی تەندروستی کەرتی سەحی ڕاستەوخۆ کەلوپەلی پێداویستی بەرەنگاربوونەوەی ئەو ڤایرۆسی پێدابین کرێت بەشێکی گەورەی بریتی بوو لەوە کە ئەوەی کە لەر پێوترە گرانت یاخود هەوڵدان بۆ قوتارکردنی بزنسی بچکۆلە یاخود بازرگانە بچکۆلەکان لە دوکانەکان لەوانی کە ڕاستەوخۆ بە نەمانی زۆر باشە داخستنی بازرگانەکانیان ڕاستەوخۆ تەسیری سلبیان لەسەر بێت لەم کاتەیە تا ئێستا هەر بزنسێکی بچکۆلە ئەتوانێت داوای فەندێکا گرانتێ بکا کە تاوەکو نزیکەی 10,000 پاوەند شمولی ئەکات بۆی بۆ لە ئەم چەند مانگەیە ئەگەر تەسیراتی سلبی بوو لەسەر بازاری بتوانێت بەو پارەیە قەرەبووی بۆ بکاتەوە زۆر باشە کاک حەسیب ئێمە پێمان خۆش بوو زیاتر لەگەڵ دەبین بەڵام بەداوای لێبوردنەوە کاتمان کەمە زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە بەریتانیاوە لەگەڵمان بووی زۆر سپاس دکتۆریان دێنەوە خزمەتی جەنابەت باست لەوە کرد کە کۆرۆنا یەکێک لە تایبەتمەندیەکەی خێرا بڵاوبوونەوەیەتی دکتۆر ئەگەر قەرار بێ کۆرۆنا زیانەکانی لە ڤایرۆسەکانی دیکە زۆرتر نەبێت بۆ نمونە لە ئەو ئاڵامەتە بەسیتەی کە هەموو پەتاوەرزیەکانی دیکە ئەگەر لەمە زیانی زیاتر نەبێ ئاساییە بازووتر بڵاو بێتەوە کەواتە لە ڕوە ترسناکەکەیەوە جگە لە خێرا بڵاوبوونەوە جیاوازیەکەی چییە کە دەبێ هێندە بترسین لێی و هێندێش ئەوروپا و ئەمریکا هێناوە بە چۆکە ئەگەر ئێمە بەراوردمان کرد لەگەڵ نەخۆشیە ڤایرۆسیەکانی دیکە کە زۆر بڵاو یعنی بربڵاوترە وەکو نەخۆشی هەوکردنی جگەر وەکو نەخۆش ئەنفلەوەنزای وەرزی کە هەیە ڕێژەی مردنەکەی زۆرترە بەڵام ئەوە جێگیرە زیاتر یعنی با بڵێن بڵاو بوونەوەکەی وەکو ئەمە نییە کەمترە ئەمە تیژترە خێرا ئەڕوات ڕێژەی مردنەکەیشی کەمترە لە ئەوەکان ڕێژەی مردنی کەمترە لە ڤایرۆسەکانی دیکە بەڵام لە هەماکاتە خێرا بڵاو دەبێتەوە لێرە چیە کێشەکە ڕێگەی لێ بگیرێت زیاتر بڵاو نەبێتەوە چونکە چەند بڵاو ئەبێتەوە مەترسیەکەی زۆرتر ئەبێت یعنی ئەوەیە چەند زۆر ئەبێت کاک زۆر پێدوانە ڕووبەرێکی زۆر بگە ئەنجا مەترسیەکەی زۆرتر ئەبێت ئەوەی بەڵێ پێدوانە یەکێک لە هۆکارەکانی دیکە ئەوەیە جارێ ڤایرۆسەکە لە بەرەوەی تازەیە پێویستە کۆنتترۆل بکرێتەوەکو کات بدا بە بەشەریەت لێ بکەن بەڵێ یەکێ لە کێشە گەورەکان دەرمانێکی تایبەت بەمهینەوە نییە کۆنتترۆلکردنەکەی یعنی هەنووکە بە ئاسانی کۆنتترۆل ناکرێت ئێستا نەخۆشیەکانی تر هەرم یەکەم جێگیرن دووهەم دەرمانێک هەیە تقریبان ئەتوانێ ڕاستە بۆ ئەنفلەوەنزا چارەسەری کۆتایی نییە تا ئێستا نەکۆتان و نە دەرمانیش طبعا دەرمان هەیە بۆ دژە ڤایرۆس نزیکەی 60 دەرمان هەیە بە بەردەوامی بەکارهێنرێن لە دژی ئیتر بە کەمیا زۆر
کاریگەریان هەیە لەسەر ڤایرۆس بەڵام ڤایرۆس کە بێتە هۆی پەتا ئەوە بە ئاسانی کۆنتترۆل ناکرێت بەو دەرمانانەی کە یەکلاکەرەوە نین لە چارەسەرکردنی نەخۆشیەکە لەبەر ئەوە تۆ دوو ڕێگات هەیە یەکەم لە ڕووی کۆنتترۆلکردنی نەخۆشیەکەوە یعنی خۆپاراستن و هەندێک ئجراعات و ئەمان ئەبێ ئجراعات بگیرێتە بەر دووهەمیان ئەبێ بە دوای ڤاکسین و دەرمانیشا بگەڕێن ئامادەکردنی ڤاکسینێک بۆ ئەمە زیاتر لە ساڵێکی ئەوێ جگە لەوەی دۆزینەوەی وەکە ئێستا خۆتان نەزانن ئەمە بە زیرەکی دەستکرد و بە تەنانەت ئێستا زانکۆی واشنگتن بەرنمەیەکی داناوە لەسەر ئینتەرنێت سۆفتوەرێک ئەو سۆفتوەر ناوی فۆڵدن ئەتوانن بیبینن ناوی فۆڵدئنە ئەم فۆڵدئنە وەکو یاریەکە وەکو یاری سەر کۆمپیوتەر بەڵام یاریەکی زانستیە پرۆتینەکەت ئەداتێ ڕیزبەندی پرۆتینەکەی ڕیزبند چیتەوێ خۆت زۆر باشە کاکتۆر ئێستا چین بە جۆرە لە جۆرەکان کۆنتترۆلی کردووە سیر دەکەی ئێستا وڵاتانی ئەوروپا ئەمریکا گیرۆدەی ڤایرۆسی کۆڕۆنان لە ڕووی ئابووریەوە زیانێکی زۆریان کردووە زۆر جار دەوترێ بەرمیلێ نەوت لە 70 دلارەوە هاتەوە بۆ 25 دلار دەمامکێک لە 25 سنتەوە چووە 6 دلار و 50 دلار ئەمانە ڕەنگە قازانجی چین بن قازانجی چینە ئەوەی کە وەزعەکە ڕوونە زۆر جار ئەم قسەیە زۆر دەوترێ ئێمە ئەگەر بەڵگەیەک نەبێت بە تایبەتی لەسەر ئاستی توێژینەوە نەبێت ناتوانین قسەی تیا بکەن تەنانەت قسەی تیا بکەین تەنانەت لەسەر ئاستی لێدوانی سیاسیش ناتوانین وەکو بەڵگەیەکی پتە و بەکاری بێنین بۆ ئەوەی وەکو ئارگومنتێک بەکاری بێن لە قسەکردنەکانمانە ناتوانین ئێمە ئەوەی ئێمە من وەڵامی ئەدەمەوە پشت بەست بە ئەو توێژینەوانەی توێژینەوەی زانستی دەتوانێت لێکۆڵینەوە لەسەر ئەوە بکا بڵێ کە ئەمە ڤایرۆسێکە سروشتی ڤایرۆس بەم شێوازەیە ئایا ئەتوانێت بیسەلمێنێکە دەستکاری جیناتی ئەم ڤایرۆسە نەکرێت ئێمە ئاخر ئەوەیە زانست ئەی سەڵمێنێ نایهێڵێتەوە وەکو گریمانە ئێمە لەسەر ئاستی گریمانە ناتوانین قسە بکەین من بابەتێکم نووسی لەم دووسێ ڕۆژە لەسەر ڕەفتارێک کە ڕێکخراوی CDC ئەمریکی ئەنجامیدا گومانێکی دروست کرد وەکو گومان باسمان لێوە کرد بەڵام ناتوانین بیسەڵمێنین چونکە سەڵماندن بە ئیش بەکار ئەکرێت بۆ سەڵماندنی گریمانەکە مەسلەی ئەگەر ئەم ڤایرۆسە دەستکاری کرابێت یا سروشتی بێت ئەوە ئێستا سەڵمێنە زۆر لە توێژینەوەکان ئەی سەڵمێنەیە کە سروشتیە واتە دوایین توێژینەوەکان باڵێ واتە دەستکاری جیناتی نەکراوە توێژینەوەکان نەخێر سروشتیە ئەوەی کە یعنی پەرەی سندووە بە چەند قۆناغێک خۆی ڤایرۆس ئەو خەسڵەتەیە هەیە یعنی بە بەردەوامی ئەگۆڕێت بەردەوامی پەرە ئەسێنێ لە دوو حاڵەت سوود وەرەگرێ یەکەم لە خانەخوێەکەی خۆی دووهەم لە ڤایرۆسێکی زادەیەکی ڤایرۆسی دیکە لە جۆرەکەی خۆی لە هەمان خانەخوێ وا ئەکا دوو ڕەگێک دروست بێت حاڵەتێکی تازە دروست بێت کە زادەیەکی نوێیە ڕەنگە دوو خەسڵەتی ئەبێت ئەو کادا یەکەم زۆنۆتی ئەبێت واتە ئەتوانێت تووشی ئاژەڵ و مرۆڤ لە هەمان کاتا بکات و دووهەمیان دڕتر ئەبێت توانێت بڵاوبوونەوەکەی زۆرتر ئەبێت دکتۆر لە ڕووی زانستیەوە دەتوانین بڵین ئەتوانرێت دەستکاری جیناتی ڤایرۆسێک بکرێت بەڵێ جیناتی هەر زیندەوەرێک ئەمڕۆ بە ئاسانی دەستکاری ئەکرێت و ئەمە ئیشی زۆری لەسەر حتا تەنانەت ڤایرۆس بچۆ سەر داتابیس و بگەڕێ بە دوای مۆدیفاید جینۆم مۆدیفاید کراوە پێت ئەڵێ مۆدیفایدە یعنی واتە دەستکاری کراوە گۆڕاوە بە شێوەیەک لە شێوەکان ئیشی تاقیگەیە وەکراتەوە بە توێژینەوەیەکی زانستی و لەناو داتابیسە دانراوە ئێمە ئەزانین دەستکاری خۆی ئەبێ پیڵێ نەیڵێ دیارە شتەکە باشە دکتۆر یەکێک لەو لێکدانەوانە بە دڵنیاوی لێکدانەوە زۆرن بۆ ئەوی ئایا بۆچی ئەم ڤایرۆسە لە کوردستان تا ڕادەیەک بارودۆخەکە باشترەوە هێندە کەسی نەکوشتووە لێکدانەوە زۆرن بیر و ڕای زانستی زۆرە بەڵام یەکێک لەو لێکدانەوانە تا ڕادەیە کە ڤایرۆلۆجیە باز لەوە دەکات ئەگونجی ئەم ڤایرۆسە طبعا لە وەڵامی ئەو پرسیارێک ئەڵێ ئایا هەمان کۆڕۆنا ڤایرۆسەکە لە کوردستان و لە ئەمریکا هەیە کە دەبینین لەوێت چی دەکات و لێرە بارودۆخێکی مەترسی ئەو توی دروست نەکردو یەکێ لە لێکدانەوەکان دەڵێ
ئەگونجی ئەمە ڕیکۆمباینیشنی کردبێ لەگەڵ ڤایرۆسێکی دیکە لە ناوخانەدا هەندێک لە جیناتەکەی وەرگرت بێ بەڵام ڕەنگە لاواز بوو بێ ئەم ئەگەرە تا چەندە نەخۆی وایە ئەوەیە من باسم لێوە کرد ئەوەیە یعنی ساڵیان دوو زادە هەیە یەکێکیان ناوی ئێڵە یەکێکیان ناوی ئەتۆ ئەگەر توێژینەوە ئەنجام نەدەی و ئیشی لەسەر نەکەی چۆن ئەزانیت لەبرە تای سەبەپێ ئەو ئیشانەی کەکران دوو زادە هەیە ڕەنگە بێتە سییان 4 و 5 چەند ئیش بکرێتی من ناتوان قسەی بەڵام بەڵێ ئێستا بۆ نمونە چۆن پەرەی سندووە ئەمە بۆیان دەرکە طبعاً خۆی ئەمە ئەسڵەکەی لەکوێوە هاتووە ئەمە هی شەمشەمە کوێرەیە ئەم جۆرە کۆرۆنایە هی شەمشەمە کوێرەیە و ناسراوە و مەعرۆ پێشتر ئیشی لەسەر کراوە بەڵام پێش ئەوەی کە ئەم پەتایە دروست بکات و ئەم زادەیە نییە ئەمە نییە دانەیەکی بە ئەمە لی دروست بەڵام چۆن دروست ئەمە کەمێک گۆڕانکاریتیایە لە 100 لەوەی شەمشەمە کوێرەکە ناچێ ئەوەی کە هەیە بەڵام بینیان دوای ئیشکردن توێژینەوە بەشێکی لە هەمان ڤایرۆسی کۆرۆنا بەڵام لە ئاژەڵێکی تر کە ناوی پانگۆلینە ئاژەڵێکیە وەکو داینەسوورێکی بچوو کە شیردەریشە هی ئەوەیە ئایا ئێستا کە لەوێەوە طبعاً لە سوودی وەرگرتووە لە هەردوو خانەخوێکە و ئەم زادەیە لێوە دروست بووە کە ئەم زاد ئینجا ڕاستە و خۆ لەکوێوە هاتووە لە پانگوینەکەیە بۆ شەمشەمە کوێرەکە ئینجا مرۆڤ یان لە شەمشەمە کوێرەوە بۆ پانگوینەکە ئینجا پانگۆلینە ئینجا بۆ مرۆڤ ئێستا بە زۆری ئاخر توێژینەوەیەکە ئەڵێ ئەگەری زیاتری لەوە هینەکەەوە هاتووە لە پانگۆلینەکەەوە هاتووە بۆ مرۆڤ لەوێ گوازراتەوە بەڵام پەرەسەندنەکەی سوودی وەرگرتووە لەو دوو زۆر باشە کەواتە ئەم ناوەندی توێژینەوانەی کاتوانەیە یا سەلماندوویەتی کە ئەمە دەستکاری جیناتی نەکراوە چێن ئەم دەبێ ئەم توێژینەوانە بکەین خۆ دەبێ بۆ سەرچاوی ئەمانش بگەڕێن بزانین ئایا کێن ڕەنگە بۆ نمونە گەر من گومانی سیاسی بەرم بۆ ڤایرۆسەکەەوە بڵێم دەستکردا ڕەنگە هەروانی کە دروستیان کردووە بژڵێن کاکەوە تا توێژینەوەکان دەریەخەن ئەمە دروستکراو نییە سروشتیەوە لە شەمشەمە کوێرەوە سەری کاکزلان ڕەنگە بڵێ دەستکاری ئەنجامی توێژینەوە ئێستا من پێت ئەڵێم ڕاستە چونکە زانست هەڵا قبول ناکە زۆربەی توێژینەوەکان لە چین ئەنجام دران پێشتر لە چین ئەنجام دران ئەمە ڤایرۆسەکەیە خۆی ئەمە ئەو ڤایرۆسەی کە توشکەری ئەم نەخۆشیەیە ئەمێ ئەمڕۆ بەردەستە لە ئەمریکایە لە بەریتانایە لە عێراقا لە ئێرانە لە هەموو وڵاتیەکە لای کوردستانیش ناکۆمانە هەیە وانوانە یان بچۆ ئیشی لەسەر بکە من ئەوەم لەسەری کردووە ئەمە ئەنجامەکەیەتی تۆش ئیشی لەسەر بکە واتە ئێمە توانین ناوەندەکانی خۆمان تاقیەکانمان ئیش لەسەرەوە بکات دەریکە ئاسانە بەڵێ خۆی بزانێت دەستکاری کراوە یاخۆت سروشتیە ئێمە وەکو ئیش جایە وەکو ئەو داتایانێ طبعاً هەرچی ئیشێک ئەکرێتە خرێتە داتابیس هەندێک شوێن هەیە زانستی هەیە ئەم داتایانە کۆ ئەکاتەوە ئەنوا ئیشی لەسەر ئەکرێت ئێمە خۆمان ئیسە ڕۆژان ئەیبینین و بەراوردی ئەەکەین بەراورد تەنانەت من خۆم ئیشم کردووە لەسەر پرۆتینێک کە نیوکلیک ئەسید باینندنگ پرۆتینێکی تایبەتە کە ڤایرەس لەبەرەوە بچووکە شتی عەجیب غەریبی هەیە بۆ نمونە پرۆتینێکی هەیە ئەو پرۆتینێکە من باسیەکەم ئەلێ یعنی ئیش وەکو ئەنزایمێک ئیشەکە یعنی پێکاتەی لە شینەکە نییە بەڵام لە ئەخیرا کە ئیشەکەی تەواوکە ئەبێتە بەشێک لە پێکاتەی زۆر باشە پرۆتینەکە حاڵەتێکی دیکە هەیە لە بۆری کاتمان کەمە من خێرا پرسیارەکەن مەکە دوکتەر ببورن دەستپێک دەمانوت لەسەر ڤایرۆس کۆرۆنا ئەگەر بێت وەم ڤایرۆسە تا ئەو کاتی کە کەرتە بێ توندیەکەی کەمتر دەبێتەوە مەترسیەکانی کەمتر دەبێتەوە بەهێزی و ئەو ڤایرۆسە کەمتر دەبێتەوە لەسەر کەسەکان سەرەتان زانیاریانە توێژنەوە زانستیانە دەخرانە ڕوو لەوەی کە هەرچەندە کەرتی لێ ببێتەوە لاوااستر دەبێت ئەم ڤایرۆسە بەڵام ئێستا سیر دەکەی لە ئەوروپا و لە ئەمریکا کە لە دوای چین سەری هەڵداوە ڤایرۆسەکە لەوێ زۆر بەهێزە تا لە چینە کاک زۆر با پرسیارەکە بە مۆدیفایدی بکەین دووبارەی بکەمەوە پرسیارێکی کاک جەلال ئایا ئەگونجێ بە تێپەڕبوونی کات ئەم ڤایرۆسە خۆی بۆ نمونە ئێستا بڵاو بووتەوە ئەگەر تا 6 مانگێکی دیکە تا ساڵێکی دیکە بەم شێوەیە بە بڵاوی بمێنێتەوە گۆڕانکارێکی تێدا ڕوو بدات کە مەترسیەکەی کەم بکاتەوە وەک میوتیشن یاخود گۆڕانکاری یا هەردوو حاڵەتەکە هەیە زادەی مەترسیداری لێ دروست ئەبێت یان بەعکسەوە بەراو لاوازبوون ئەچێ هەردوو ئەگەرەکە هەیە بەڵام کۆنتڕۆلکردنی خۆ ئەساسە تۆ چەند ئەتوانی کۆنتڕۆلیکەی یان ناتوانی کۆنتڕۆلیکەی
ئەمڕۆ ئەبێ فۆکەس بخرێتە سەر کۆنتترۆلکردنی نەخۆشیەکە نەخۆشیەکە هەیە و توانای بڵاوبوونەوەیشی هەیە ئەمە حەقیقەتە کە ئەو حەقیقتۆ ئەبێ ئێمە لەسەر حەقیقەتیشەکەین حەقیقەتەکە ئەمەیە کە طبعاً کار بۆ کۆنتترۆلکردنی زۆرە لە هەموو وڵاتان تا ئەگەر وا بهێڵێتەوە لەسەر ئەم حاڵەتە جێگیر بێت زیاتر تەشەنە نەکات تا دۆزینەوەی هینێک بۆی ڤاکسینێک بۆ ئەوەی یعنی بەلای کەمەوە ئەوانەی کە توش نەبوو بوون کوتانیان بۆ بکرێت و بپارێزرێن لە نەخۆشیەکە و ئەوانەی کە دەرمانیش ئێستا باشە یعنی هەندێک دەرمان هەیە لەم وڵاتە ئەو دەرمانەیە ئەو دەرمانەیە بەکار ئەهێنرێت هەرچەندە یەکلاکەرەوە نییە بەڵام خراپ نییە و ئیشیش لەسەر دەرمانەکە دوو تۆ وەرزی هاوین لە بەردەمایە ئەم ڤایرۆسە یعنی ئەبینن ئەم هینەکانی ئەم پرۆتینە وەکو ئینزایمیشەکە زۆر لاوازە ئەگەر بەر هەتاو بکەوێ نامێنێ یعنی هینە بێت با بڵن لاوازە بێت و ڕەنگە هینی نامێنێ چالاکی نامێنێ کە چالاکی نامێنێ ناتوانێ تووشی کەسێکی تر بکات لە پلەی گەرمی ئەوەی کە ساڵمێنراوە ئێمە باسەکەین 56 ئەو ئەمرێ نامێنێت ئەمە مەسەرەی مردنە خۆی لە دەرەوە مردووە لە ناو هینەوە خۆی زیادەکە بەڵام ئەڵێن ئیتر چالاکیەکەی نامێنێ بەڵام تا ڕادەیەک سەختە لە وڵاتی وەکو ئێمەدا پلەی گەرمی بگاتە 56 نەخێر ئایا لە خوار ئەو پلەی گەرمیێشەوە چالاکی کەمتر نابێت ماوەکەی تۆ گەرمیەکە لەگەڵ باڵە کاتەکەی تۆ ئەمڕۆ ئێستا ئەگەر بۆ 3 ڕۆژ دوو ڕۆژ ئەوە سەڵمێنەوە ئەمێنێ لەسەر ڕووکەشە وشکەکان و ساردەکان ئەمێنێ بەڵام لە هاوینانە ناتوانێەوەن ئەو پەڕی سەعاتێک زۆر باشە لەبەرەوەی هیچ دەرفەتمان نەماوە زۆر بە کورتی من خولەکێکتە دەمێ وەڵامی ئەم پرسیارم دەوێت هەرێمی کوردستان خەریکە گە بەپێی ئامارەکان بێت و دراوسەکانمان ئێران و تورکیا بێت ئێمە کۆنتترۆلمان کردووە ئەگەر خەریکە کۆنتترۆڵ ئینشاءڵڵا کۆنتترۆڵی دەکەین لە ڕۆژانی داهاتوودا ئایا کەی ئەتوانین بڵێن ئێمە وەکو هەرێمی کوردستانی عراق نەجاتمان بووە لە ڤایرۆس کۆرۆنا ئێمە هەر نەخۆشیەک هەر حاڵەتێک شکاوی با بڵێن حاڵەتێکی نەخۆشی ئەچێ بۆ پزیشک عیلاجەکە کە عیلاجەکە پاش عیلاجەکەی دوای ماوەیەک هەر فەحسەکرێت چەند جارێک اینجا با بڵێن چارەسە شیفاء تامی پێڵێن چۆن یانی نەجاتێ بێ بە شێوەیەکی تەواو شادەیە درێتێ ئەڵێ ئەمە شەفای تامی وەرگرت لەبەر ئەوە ئەمەیشە کۆمەڵێ ڕێکاری خۆپاراستن هەیە ڕێنمایی هەیە ئایا تو با بڵێن یەک کەس نەما ئیتر یەک کەس پۆزەتیڤ نامێنێ ماوەیەک ئەدرێتێ بۆ خۆپارێت هەندێک ئیجراعات ئەمێنە هەتا بەپێ ئەو ڕێنمایانە ئەڵێ تەواو ئیتر ئێمە ئەتوانین زۆر باشە دکتۆر زۆر بەورە پرسیارێکی ترم هەیە باز لە بەرزبوونەوەی پلەی گەرمی دەکەن لە عەربستانی سعودیە پلەی گەرمی بەرزە لە کاتێکا پێشتریش سارس لەوێ سەری هەڵداوەوە باز لەوە دەکرێت خێزانی کۆرۆنایە وێسش پلەی بەرزە بەڵام حاڵەتەکان ڕەنگە لەو کاتە لە وەرزی زستان سەری هەڵدابێ بەس پێم وابێ لە هاوینە نە ئەتیادیە لە هاوینە کاتی خۆی لە هەندێک وڵاتە گەرمەکان ئێستا کۆرۆنا هەیە و پلەکەشیان بەرزە بەڵێ هەیە بەڵام تەشەنەکردنەکەی کەمتر ئەبێت بە ئاسانی کۆنتترۆڵ ئەکرێت ئەوە مەسەلەکەی چالنجەکە لێ کۆنتترۆڵکردنەکە یاتوانی توانە هەیە بۆ کۆنتترۆڵکردنیان نە ئەوەکە زیاتر مێرسەکە ئەوەی ساڵی 2012 لە سعودیە سەری هەڵا و سەرچاوەکەی حشتر بوو ئەوەنە بڵاو نابووە بیان کۆنتترۆڵ کرا بە ئاسانی زۆر باشە زۆر بە کورتی کاک دوکتۆر ئێستا هەمووان دەزانین کۆرۆنا چی بەسەر جیهان هێناوە ئایا دەگونجێ جیهان کۆمەڵە ڕێکاری دیکە بگرێتە بەر بۆ دوای کۆرۆنا ئەگونجێ هەر نەک لە مەسەلەی تەندروستی لە مەسەلە ئابووری و سیاسی بابەتەکانی دیکەدا گۆڕانکاری و پێشوەچوون بەخۆ ببین بۆ کاتی دوای کۆرۆنا بیرکردنەوەی مرۆڤی گۆڕی ئەم هینەیە لە هەموو ڕوویەکەوە تەنانەت لە شێوازی پرۆسەی خوێندن لە جۆری بینا یعنی شێوە تەلارسازی ئێستا ئایا وەکو ئەمە بمێنێتەوە کۆمەڵێ بابەت هەیە گفتوگۆ ئەکرێ لەسەری ئایا بگۆڕێت نابێ بەو شێوازە بمێنێ واتە بە چ شێوازێک واتە ئەو کاتە بەرزبوونەوەی بیناکان خراپتر یا دوای ئەوەی بۆمبەکەی هیرۆشیما بیریان لەوە کردەوە ینی بینایەک دروست بکەن کە خەڵکەکەی پارێزیە لە ئەگەری جارێکی تر بۆ نمونە بەکارهێنانی بۆمبی ئەتۆمی وانە بوو
ئیتر ئێستاش لە زۆربەی بنا ئەو هینە ئەپارێز ئەو حاڵەتانە جۆری ژێرزەمینەکان جۆری ئەمەیشە حاڵەتێکە ئێتا ئەوانەی کە لەو بوارە کار ئەەکەن بیر لەوە ئەکەنەوە ئەبێت چی دیزاینێک باش بێت بۆ خۆپاراستن لەم پەتایە زۆر بوارەکانی تر زۆرن لە بواری تەندروستیە خۆ ئەتیادی زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەهرۆز مەحموود جاب مامۆستای زانکۆ سەرۆکی بەشی بایۆلۆجی کۆلێژی پەروەردە سپاس بۆی کە لەتەوەی بەرنامە لەگەڵمانەوەی بینەرانی عزیز هیچ دەرفەتێکمان نەماوە تا بەرنامەیەکی تر و ڕوبەڕووبوونەوەیەکی دیکە لەگەڵ کۆرۆنا سپاس بۆ بینەریتان ماڵتان ئاوە تەندروست بن زۆر سپاس دکتۆر